ئیبراهیم خەلیل مەرزی مەرگی کورد نهێنیەکانی دەواازە ڕەشەکەی بادینان جگە لە چەند کەسێکی کەمی بنەماڵی بارزانی هیچ کەس هیچ شتێک لەبارەی ئەو لێشاوە پارە و پولەوە نازانێت کە ڕۆژانە ڕوودەکەنە ئەو قاسەی کە تەنها یەک کلیلی هەیە و یەک کەسیش دەبێت دەست بدا لە پارە کاشەکانی. بەخێر بێن بۆ دەواازەی کانگای پارە و بنکەی نەهامەتی کورد، دەواازەی ئیبراهیم خەلیلی نێودەوڵەتی. دەواازەکە 35 ساڵە وەکو دەستگایەکی دروستکردنی پارە، سەروەت و سامان و داهات بۆ یەک بنەماڵە پەیدا دەکات. بەڵام لەو 35 ساڵەدا جگە لە دوو کەس هیچ کەسی دیکە نازانن مانگانە و ڕۆژانە و ساڵانە چەند پەیدا دەکات. دەواازەکە تورکیا بە تەواوی عێراق و وڵاتانی کەنداویش دەبەستێتەوە و ڕۆژانە هەزاران بار هەڵگری گەورە و دەیان هەزار کەس هاتوچۆی لێوە دەکەن و بۆ هەر بار هەڵگرێک بڕێک باج و سەرانە و خەراج وەردەگیرێت. گەورەترین گرفت و ئاریشەی دەواازە ڕەشەکە ئەوەیە کە لەسەر هیچ کاغەزێکدا تا و زانیاریەکانی پەیوەست نەکراوە بە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. تەنانەت ڕێگەش نادرێت تیمی تایبەتی ڕاگەیاندنی وەزارەتەکە بۆ تۆمارکردنی کاری ئاسایی خۆیان سەردانی ئەو دەواازەیە بکەن. تەنانەت ڤارمیندیا زانیوێتی لە کاتی تۆمارکردنی دۆکتۆمەنتەریەکی تایبەتی 5 ساڵی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر ڕاستپاردەی ئاوات شێخ جەناب بەرهەم هاتبوو، دوای یەک مانگ لە چاوەڕوانی بە هیچ جۆرێک ڕێگە نەدرا لە دەواازە ڕەشەکەدا هیچ دیمەنێک وەربگیرێت یاخود هیچ لێدوانێک تۆمار بکرێت. ئێرە ئەو دەواازەیە کە پارە و داهاتەکەی بۆ حزبەکە و چەند کەسێکی کەم لە بنەماڵی دەسەڵاتدار دەچێت. ساڵانە تورکیا لانی کەم 22 ملیار سەرمایە گوزاری لەو دەواازەیە دەکات. شتومەک و کەلوپەل و خۆراک و جل و بەرگ و پێداویستی نێو ماڵ لەو دەواازەیە دەربازی عێراق دەکات. هەر ئەمە بۆتە خێرێکی لە بنەهاتوو بۆ دەواازەکە. بار هەڵگرەکان لەبەر قەرباڵغی لانی کەم 2 تا 3 ڕۆژ لەسەردا دەمێننەوە. باشدەرەکان لانی کەم 8 کاتژمێر لەسەری پارەداندا دەمێننەوە. پارەکان بە تۆن دابەش دەکرێن و هەر تۆنێک بە 300 تا 500 دلار دەخڵ دەکرێت. لەوە کێشەدارتر ئەوەیە کە دەواازەکە هەر نەبووتە پێگەیەک و بانکێکی زەبەلاحی گەورەی پارە پەیداکردن، بەڵکوبوونی دوو ڕێگا و هێڵی نهێنی هاوردەکردنی شتومەکی قاچاغ هێندەی تر دەواازەکەی کردوتە خێر و بەرەکەتێکی گەورە بۆ بەرپرسانی باڵا و نەهامەتێکی زیاتر و گەورەتر بۆ کورد. دەواازەکە ماوەی 12 ساڵە بۆتە سەرچاوەی سەرەکی ناکۆچەکانی نێوان حکوومەتی هەرێم و ناوەند. عێراقیەکان دەڵێن داهاتی 100 ملیۆن دلاری دەواازەکە نەدەگەڕێتەوە وەزارەتی دارایی کوردستان نە عێراق. هەر ئەمەیە بۆتە گرفتی ڕێکەوتنی هەردوو حکوومەت. ئیبراهیم خەلیل جگە لە ڕێگای سەرەکی و بینراو دوودانە ڕێگای نەبینراوی تری هەیە کە شەوانە ئاڵتوونی قاچاق و چەکی لێوە دەرباز دەکرێت و بە پێچەوانەوە ئەم بارە قاچاخانە تەنها دەسەڵاتدارە ئەمنیە باڵاکان و دەسەڵاتدارە حزبێ پلەدارەکان مامەڵەی پێوە دەکەن و تەواوی ئەو پارانە دەڕژێت گیرفانی ئەو کەسانە. وەزارەتی دارایی هەرێم لە دوو خولی ڕابردوودا 8 جار بە نووسراوی فەرمی داوایان لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە داتاکانی دەواازەکە بهێننە ناو وەزارەت، بەڵام بەهۆی هەڕەشێکی سەرۆکی حکوومەت ئەو کەیسە بە تەواوی داخراوە. لە نێو دەواازەی ئیبراهیم خەلیل تەنها دوو کەس توانای جوڵاندنی پەڕاوەکانیان هەیە و تەنها یەک کەسی ڕاست پێدراویش بۆی هەیە، شێتە نێو داتای داهاتەکان و قاسە باڵا بەرزەپڕ لە دۆلار و دینارەکە.